بەڵێ 7 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تێ ئەپەڕێت ئەگەر 700 ساڵی تریش تێ بپەڕێت برینی ئەم خیانەتە بۆ نیشتیمان پەروەران ئەوەندە قوڵە کە لە ساڵیادی خۆیان و جگە لەوەش لە بەدرێژایی ساڵ هەر باس لە خیانەتە ئەکرێت چونکە لە 151 خاکی کوردستانیان ڕادستی هێزەکانی حەشدی شعبی و میلیشیاکانی حەشدی شعبی کردەوە. گفتوگوی زیاتر لەگەڵ مقدم محەممەد مەلاجیهات پێشمەرگە و شاید حاڵی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەکەم. بەیانیتان باش کاک محەممەد پێش هەموو شتێک بابزانین لە زاری جەنابەت کە خۆت لەوێ بوویتە دووبارە ئەم بابەتە ببیستینەوە چکە دەبارەیشی بکەین هێشتا کەمە ئەبێ هەموو ڕۆژە بوترێتەوە ئەم خیانەتە چۆن ڕوویدا چۆن 16 ئۆکتۆبەر ڕوویدا چی بوو ئەو ڕووداوانە چۆن هاتنە پێشەوە. طبعا ئێمە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە بووین هەموو لایە گۆک برات تەبابەیەکەوە بووینوانە طبعا ئێمە بۆ 2 ساڵ بوو لە منتیقەکەیا بووین جغرافی منتیقەکە شارەزا بووین هەمووی بە شێوەیەکی باش و چاک تۆکمە سەنگەری باشمان لێدا بوو داعشمان تێکشکانە بوو لێ بە هەموو شێوازێک ئیترەوە بۆ برادرانە لە یەک ناکەم ئەو دەستیان کردە فرۆشتنی ئەو خاکە بەبێەوەی ئێمە ئاگادار بین بەبێ ئەوەی دەربەستی خوێنی شەهیدەکان بێن بەبێ ئەوەی دەربەستی دایک و باوکی شەهیدەکان بێن بەبێ ئەوەی دەربەستی مناڵی شەهیدەکان بێن بەبێ ئەوەی دەربەستی ئەو سەربڕاوانە بێن کە دایک و باوکیانە کوڵان بۆیان هەستان بەبێ شەرمانە چوون خاکەیان فرۆشت و ئێمەیان لەوێ کردە یعنی بۆ چۆن بڵین ئەتکمانیان کرد لەوێ قوتەکەی خۆیان تا سعاسی شەوسەیمان کرد لە دوونی و بۆستەی شەو مشەوش بوون لە ناو خۆیانە لە سەنگەرەکان لە قەڵا گەورەکان کە هێوا شواسەکەین سەح بەکەنوانە ئەماوە چیە پێمانیان ناوت دواتر دیار بوو لە ناویانە خەڵکمان نەبوو معلوماتی دقیقیاندا پێمان لە کاتژمێر 3 تەواو ئێمە معلومات دقیقمان وەرگرت کە ئەم قووەتە سەح بەکە ئەچنە ئەو دوو ئاوەکەوە ئاوەکەش لە پشتی ئێمەوە بوو ئەو دوو ئاوەکە هیچ سەنگەریی لێ نەبوو هیچ شتێکی بەو شێوەی لێ نەبوو کە بەرگری لێ بکرێ ژەهر شوێنەکان خۆمان هەمووی تۆرکمە بوو هەمووی شوێنی چاک بوو دیار بۆ برادرانە تەلەفۆنیان کردەوە بۆ جارێکیکە وتیان قوربانەوەی ئێمە سەحبمان کرد لەوێش نەماین بۆ ئاگاداریتان کەس نەما هەموومان سەحبمان کرد ئەو هاتنەوە بۆ کەرکووکەوانە و خەڵکەتان بینی تفیان لیانە کرد نەحلەت بویانیانە کرد کەرامەتیان یاشکان وەلو کەرامەت بۆ کەسێکە بێت کە هەی بێت ئەوان نەیان بوو کەرامەتیان یاشکان بەڵێ بەڕێز محەممەد لە سەرەتای ئەو راپۆرتەی کە پێش ئەمەی ئێستا بینیمان پێکەوە جەنابەت لا فڕێمی یەکەمە بە کوڵ دەگریت ئەو گریانە گریانێک نییە بەس لە چاو فرمێسکەکان بێتە خوارەوە هەر کەسە سیرت ئەکات بە ئێستاشەوە هەستەکە ئەو فرمێسکانە لە دڵ دەرەچن بۆ ئاوها بە کوڵ ئەگریای لە کاتێکا ئێوە لەناو سەنگەرەکانە بوون بڕوا بکە ئەو دەقا یعنم کاتێکە هەش کاتێتێتە بیرمان ئەکوڵین ئەو شوێنانە ئێمە بە خوێن ڕزگارمان کرد بەڕاستی نۆ برادرم بە 1 سعاتێک لەوێ شەهید بوو نۆ برادر یعنم چەند کەسێکی کەمان لەوێ شەهید بووە شەهیدێکی زۆرمان لەوێدا یعنم بۆ شەهیدەکان ئەگریام یعنم بۆ ئەگریام کە ئەم خاکە چنێک ئێمە ئەیپارێزینەوەی سەوا لە دەستێدەین بەڕاستی یعنم بۆ کۆمەڵی عەرەبی شۆڤێنی پێپەتی معقول نییە سەنگەرەکان چۆڵکەی یعنم من تەوەقع ئەوەمان کرد عیتادی باشمان لابوو هێزێکی باش بووین یعنم ئەماتوانی شەڕکەین خۆزگە شەڕمان کردای 1000 پێشمەرگە شەهید بووای چ لەوانە من بوومایە بەڵام بۆ شێوە ئێمە سەحابمان نەکردایە بۆ شێوە چۆڵیان نەکردایە چوادۆر ئێمە چۆڵ نەکەن و ئێمەش ئیجبار بۆ بکەن بکشینەوە نەک ئەوەی کە بکشینەوە بڕوان پێ بکە ئێمە نیەتمان هەبوو یعنم تاریخ بۆ مناڵی کورد دروستکەین لەو ڕۆژەیە بەڵام مع الأسف کە بۆ شێوە خیانەتیان لێمان کرد چوادۆر ئێمەیان چۆڵ کرد جغرافی منتیقەکەی ئێوە نازانن ئێمە لە زگ ئەوان نابووین دەستی ڕاستمان لیوای پێنج بوو دەستی چەپمان هێزەکانی یەکێتی بوو ئەو بکە چۆڵیان کرد ئێمە لەو ناوزگەمانە ئەوە بێ ئوجدان بوون وەگەوەی کە چۆڵیان کرد بەرنامە و پیلانی ئەوەشیاندانە کە پشتمان بگرن محاسرەمان کرد حەسر مەیدانمان کەن بەڵام ئێمە لەوێ ئامریکی زۆر بەتوانامان هەبوو جەنابی فەرماندەری و حەمەڕێگر پلانێکی باشی دانا توانیمان ئێمەش بۆ شێوە تەسەڕوفاتین کە حەسر مەیدان نەکرین لە منتیقەکەیە بەڵێ کاک محەممەد بۆ پێی کە منیش کەرکووکیم ئەو ڕۆژە بە هەمان شێوە لەناو کەرکووک کە ئەو حاڵەتەمان بینی دەواممان هەبوو لە فەرمانگەیەک داوامانە کرد شۆک ببووین ئێوە شۆک ببوون یا ئێوە چاوەڕوانی ئەو شتاتانە کرد یا وەکو ئێمە لە لای خەڵکی کەرکووک شتێکی چاوەڕوان نەکراو بوو بەیانی کە هەستاین ڕۆژەکە تێپەڕی چەند کاتژمێرێ تێپەڕی هەموو شتەکان چەند وڵێ سەراوقڵب بوو هەمومان لە شۆکا بووین ئێوەش بە هەمان شێوە لە شۆکا بوون یا ئێوە شتێکتان ئەزانی چۆنەڵێ هەستان بە شتێک کردبوو
طبعا ئێمە هیچمانە لە سعاسی شەوە زانیمان کە شتەکان چی ڕوئەدات ئەمانە خیانەتێکی گەوریان کرد و خیانەتێک گەورە بەدەستیانەوەیە دیار بۆ ڕۆژێ پێشتر چوبوونە ڕیاز و ڕەشاد لەوێ ئیتفاقیان کردبوو بەڕاستی ئێمە چیمان پێ ناخۆش بوو یعنی خەڵکی سڤیل خەڵکی کەرکووکی بەسەزما خەڵکی کەرکووکی فەقیر خەڵکی کەرکووکی بەخۆ نەزان فرۆشراو ئەبینی سیرەکەی ئەبێ پێشمەرگە و گێزی پێشمەرگە ئێمە درع بین بۆ خەڵکی کەرکووکی بە شەرەف کەچی وامان لێ هات خەڵکی کەرکووک بۆ درعی هێزی پێشمەرگە ئەیش دەبوونی خیانەتی و برادرانەوە یعنی هیچ دەربەسی ئەو خەڵکە نەهاتن عەلەمی کوردستان کرایە ژێرپاوە ئەو خەڵکە کرایە ژێرپاوە دەبابەت چۆبان مناڵی کورد یعنی ڕۆژێکی زۆر ڕەش بوو چوار من مناڵی دووس خولماتوم یعنی بڕۆ سەیری دووس خولماتوو کە بەیسەشەوە ئاسەری دیارە 400 ماڵ تەقێنرایەوە هەرچی ماڵ هەبوو سووتێنرا یعنی بڕوان پێ بکە کارەساتێک بوو بە حیاتی نە لەبیر ئەچێنە لەبیر ئەچێتەوە دەڵێ بێگومان کاک محەممەد چی بکرێ بۆی کە جارێکی تراوە خیانەتمان لێ نەکرێتەوە چی بکرێ بۆی کە 16 ئۆکتۆبەرێکی دیکە دووبارە نەبێتەوە بەڕای تۆ وەڵایی چی بکرێ لێرە شتیکە هەیە دوێنێ کە جەنابی سەرۆی جۆم لێ بوو فەرمووی دوو جار کەرکووک فرۆشراوە ڕاستەکات دوو جار فرۆشراوە بەڵام ئەوە دڵنیا بن ئەوە بێتە سێەم جار دەبێ کورد ئاگادار بێ بەڕاستی دەبێ پارتی زۆر ئاگادار بێ لەم سەرژمێریەی کە ئەکرێت ئەگەر بێت و فریای وەسعەکە نەکەون بۆ جارێکی تریش فرۆشراوینەوە فرۆشرینەوە چونکە ئەم برادرانە یعنی زۆر ئاسایە شت لەلایەن لە ناخیانایە زۆر ئاساییە بەلایەنەوە فرۆشتن فرۆشت شتێکی زۆر بەسیتە لەلای ئەوان ئەبێ زۆر ئاگادار بین باشە کاک محەممەد ئێستا زۆر باسیەوە دەکرێت کە کەرکووک وەرگیراوەتەوە وەرگرتنی پۆستی پارێزگار بۆ 2 ساڵەوە وەرگرتنەوەی کەرکووکە وەرگرتنەوەی لە 150یەکی ئەو خاکەیە کە فرۆشراوە ئەمە حەقیقەتەکەیە یا خۆڵکردنە چاوی خەڵکە زۆر بەداخەوە بۆ ئەو وەرگرتنەوە خۆزگەوەر نەگیرایەتەوە وەرگیرانێک مەحافزێک من لێرەوە تەحەدا ئەەکەم لە کەناڵی 24 کەناڵێکی عالەمیە تەحەدا ئەەکەم مەحافز با بتوانێ عەلەمێکی کوردستان هەڵدا من ڕۆحی پێشکەشەکەم من ئامادەم خوێنمی پێشکەشکەم بە عەلەمێکی کوردی هەڵدا عەلەمێکی کوردستان هەڵدا چی معنایەکیە تۆ مەحافز بی نەتوانێ عەلەمێک هەڵدەی عەلەمێک بوونی نەبێت تو چیت یعنی بوونت چییە هەبوونت چییە نەبوونت چییە یعنی هیچ شتێ دەسەڵاتیان نییە بەس ئەمانە خۆسەپێنن شت ئەڵێن یان پیان عیب نییە هەرچیەک بێتە دەمیان نائیڵێن قسەی بریقەدارەکەنە بۆ خەڵکاکەن ئەو خەڵکە زۆر زیرەکە ئەمڕۆ بەڕاستی خەڵک تێگەیشتووە بۆ قسانە لە خشتە نابرێ زۆر باشە کاک محەممەد ئەو کاتێک کە ئەو خیانەتە گەورەیە ڕوویدا بینیمان لە پارێزگای کەرکووک لە ناو بینای پارێزگاری کەرکووک لەسەر کورسی پارێزگاری کەرکووک میلیشیایەکی حەشدی شعبی دانیشت بوو خۆی با ئەدا و چۆن ئەڵێت گاڵتەجاری بە کورد و کوردستانی بوون و بە ئاڵای کوردستان ئەکرد دەدواتر بینیمان هەر ئەو لایەنانەی کە خیانەتیان کردبوو دیسانە و دەستیان خسۆتەوە ناو دەستی هەر ئەو لایەنانە و لەگەڵ یانە چۆن دەوترێت ڕێککەوتنەکەن و سەفقاتەکەن ئەمە نیشاندەری چیە خەڵکە بێ بەمە چی بۆ دەربکەوێت دەبێت خەڵک زۆر زیرەک بێ خەڵک چاوکراوە بێ ئەم شتانە ئەبینێ ئەمانە گشتی فلیم و سیناریۆن یعنم یەک بە دوای یەکا تازە ئەبنەوە ئەمانە دەستیان لەگەڵ حەجی شعبیات تێکەڵا بێمنەتن لەوەی بیانی ئەمانە لە کاتی خۆشیان نازان بزانیاننا یعنی ئەو پیلانی کە بۆ کەرکووک دانرا بۆ هەولێر بوو تا ئامێدی مەبەستیان بوو بیگرن لەگەڵ ئەو برادرانی کە ئێستا خۆیان بە ئەدەن و کۆمەڵە شتەکەن وانە بەرنامەیان ئەو بێن هەولێر بگرن ئەوە بوو ئێمە لە پردێ توانیمان لوتیان بشکێنین یعنی بەهێزێکی زل و زەبەلە حەواتن بە خۆیان و ئەمبرازیانەواتن لەوێ پۆرتیان ماشکان لوتیان ماشکان بەڕاستی دێرەوە من دەستخۆشیەکەم لە هەموو فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەڕاستی توانیان ئەو ڕۆژە بەرگری بکەن و من لێرەوە دەستی کاک مەسعود ماچەکەم جەنابی سەرۆک توانی سەرپەرشتی ئەو شەڕە بکات لەگەڵ کاک دکتۆر کەمالە کە حەشدی شعبی لێ لوت بشکێنین لەگەڵ ئەو هێزانی کە هاتوبوون هێزی ئێرانیشان لەگەڵا بوو کاکە یعنی ئەمانە هیچ شتێکیان پێ عیب نییە هەموو شتێکەکەن شەوەی تەسەوری نەکە ئەیکەن بڕوان پێ بکە یعنی ئەو ڕۆژە جەنابی سەرۆک توانی بەنگاریان بێتەوە بە پیلانی ئەو توانیمان گەورەتنی سەرکەوتن تۆمارکەین لە پردیا لوتیان بشکێنین کەوا لوتیان ماشقان بۆ تاریخ لەوێ سۆپان پێیان کرد بەڵێ دەستەکانت خۆش بێ مقدەم محەممەد مەلاجیهات پێشمەرگە و شایەت حاڵی ڕووداوەکانی خیانەتی 16 ئۆکتۆبەر لەگەڵمان بووی سپاس ئەگەر یارمەتی هەبێت بفەرموو ئەمێ شتێک بڵێم لە کۆتایە بفەرموو
داواکەم لە خەڵکی هەرێمی کوردستان هەمویان بە ڕاشکاوانە هەندێک شتێ بیزانن خۆڵ نەکەن نەچوان هیچ لای بە قسەی بریقەداری ئەمە ئەو تێ نەکەون ئەوەی شکۆمەندی ئەوەی خاکی شکۆمەندی کوردستانی ڕاکرد جەنابی سەرۆک بەرزانی بوو ئەوەی ئاڵای کوردستانی ڕاکرد شکۆمەندی ئاڵای کوردستانی ڕاکرد سەرۆک بەرزانی بوو ئەمەتان لەبیر نەچێت بۆ تاریخ لەبیرتان بێ ئەگەر جەنابی سەرۆک بەرزانی نەبوایە ئەمڕۆ شتێک نەبوو بە ناوی هەرێمی کوردستانەوە دڵنیا بنیستە هەولێریش نەکرد و خراپی بەسەرات بوو. بەڵێ دووبارە سپاس زۆر سپاس بۆ هەمولایەک داواکەم لە هەمولایەک دەنگ بدەن بە لستی 1990 سەرخەری هەرێمی کوردستانە ڕاگری هەرێمی کوردستانە شکۆمەندی ئاڵای کوردستان. بەڵێ سپاس دەکەین مقەدەم محەممەد مەلا جیهاد پێشمەرگە و شایەت حاڵی 16 ئۆکتۆبر.